10 ڕۆژ پێش ئێستا پاڵەوانەتی گۆڕەپان و مەدانی یانەکانی کوردستان ئەنجامدرا لە کوڕان یعنی سیروانی نوێ بوو بە پاڵەوان لە بەرنامەی پێشترا ڕاهێنەری ئەو تیمەمان هێنایە سپۆرت مەگەزینەوە باسی لە چیرۆکی سەرکەوتن کرد لە کچانیشە یعنی یەکی نوێکە یعنی زانکۆی سلێمانیە بوو بە خاوەنی پلەی یەکەم کە لە یەکەم بەشداریکردنیە بوو بە پاڵەوان ڕەنجدەر قادر ڕاهێنەری کچانی یعنی زانکۆی سلێمانی بە گۆڕەپانی مەدان لە سپۆرت مەگەزین میوانە کاگە ڕەنجدەر بەخێر بێ زۆر سپاس کاکە بۆ ئامادەبوونێت خۆت لەگەڵ یاریزانەکانە بینیمان و ئەم یاریزانانە چەندین ساڵە لەسەر ئاستی عراقیش ئەنجامی بەرچاویان هەیە و خۆش ڕاهێنەری هەڵبژاردی عراق بووی ئەمە باز لەوە بکەین پاڵەوانەتی کوردستان بەڕێوە چوو لە چه ئاستێکا بوو و وردەکاریەکانی ئەم پاڵەوانێت چۆن بە تایبەتی لەسەر ئاستی کچان کێبڕکێکە دەست خۆشکا کاروان سپاس بۆم دەرفەتە گۆڕەپان و مەیدان تەبیعی کە لە کوردستان و لە عێراق بەگشتی باسی بکەین کە باسی گۆڕەپان و مەیدانەکرێ باسی شاری سلێمانیەکرێت لەناو شاری سلێمانیش بە تایبەت باسی کچانی شاری سلێمانیەکرێت شاری سلێمانی وای لێ هاتوو بۆتە سمبولی گۆڕەپان و مەیدان بۆتە پایتەختی گۆڕەپان و مەیدان لە هەموو عێراق بگرە لە وڵاتە عەرەبیەکانیش ناوبانگی ئەم شاریان بیستووە بەڵام بەداخەوە دوای چەندین ساڵ لە پاڵەوان بوون و کە چەندین یاریزان هەڵبژاردەی عێراقن هەمان لەم کچانی ئەم شارن کوڕانی ئەم شارن بینیمان گۆڕەپان و مەیدان تقریبەن لە ئاستێکە بەرەو پاشە کشێڕوە بەهۆی نەبوونی پاڵەوانەتی و وەزعی ناخۆشی کۆرۆنا ئەم شتانە کە بەسەر هەومانە هات بەڵام لەم ماوەی ئاخیرا بە خۆشحاڵیەوە یعنی وەرشی زانکۆی سلێمانی دامەزرا هەر لەگەڵ دامەزراندنیا بیریان لەوە کردەوە کە تیپی گۆڕەپان و مەیدان دروستکەن بە خۆشحاڵیەوە دوای چەندین دانیشتن و گفتو گۆگۆڕینەوە بڕیارماندا بەشداری پاڵەوانەتی کوردستان بکەین کە ماوەکەی تقریبەن هەفتەیەک کەمتر کە پاڵەوانەتەکە ڕاگەیەنرا بوو کە بەڕێز سەرۆکی یانی وەرشی زانکۆی سلێمانی دکتۆر کۆستار کە ڕاگەیەنەکەی بینی بوو هەواڵەکەی بینی بوو وتوی ئەمانەوەی ئێمە بەشداریکن لەم پاڵەوانەتیە ئەمانەی بەس ناومان هەبێ ینی وەکو ناوێک بەشداریکن کە یەکەم تیپیانەکەمان کە گۆڕەپان و مەیدانە لەم پاڵەوانەتیە بەس ناوی هەیە بەشداریکەین باشە ئێمە کە بەشداریمان کرد بە خۆشحاڵی دوای 2 ڕۆژ لە ململانی و کێبڕکەیەکی بەهێز توانیمان ئەنجامەکە بۆ زانکۆی سلێمانی بەرینەوە بۆ ینی وەرشی زانکۆی سلێمانی باش کاتێ و هەر تازە پەیوەندیتان کردو بە یانی زانکۆی سلێمانیەوە لە یەکەم بەشداریکردنیشتانە یەکەم بوون زانکۆی سلێمانی کە خاوەنی یانی خۆیەتی شوێنی هەیە بۆ وەرزشە جیاوازەکان هەمان مەشقەکانیشتان هەر لە شوێنەکانی ئەوانەکەن کاکاروان کە تۆ لە یانەیەکە ئیشکەی لە یانەیەکە کار بکەی سێرەکەی بنمونە بزانی ژێرخانی ئەو یانەیە چۆنە ئێمە لە ڕووی یاریگاوە یاریگای کۆلژی پەروەردەی وەرشی زانکۆی سلێمانی یاریگایکی تەواو ئامادەکرا و نێودەوڵەتی هەیە کە ئەساسی ئیشەکەی ئەمەیە کە لە ساحەفتە ئیشەکەی ئەمەیە بە خۆشحاڵ ئێمە یاریگایکی تایبەتمان هەیە لەوێ سەرجەم هۆڵەکان هۆڵی داخرا و هۆڵی دەستجوانی مەلەوانگە پێیان ڕاگەن کە لە خزمەتی پاڵەوانەکانمان کە بتوانن مەشق و ڕاهێنانی تیا بکەن بۆی بتوانین باشترین ئەنجام لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و دەرەوەش بەدەست بێنین بە خۆشحاڵی ینی ئەوەی کە ئێمە داوامان کردووە هەموو شتێکیان بۆ کردوین و هەموو شتێک لە بەردەستمانایە ئەنی هاوشێوەی تیمەکانی تر کێشەتان نییە کێشەی شوێنی مەشق و ڕاهێنانتان نییە خۆی گەورەترین کێشە کاکەڕان لە شاری سلێمانیا نەبوونی یاریگایەکی تایبەتە بە گۆڕەپان و مەیدان بەداخەوە ئێمە یاریگای بڵێ مەلعبەکەمان هەبوو یاریگایانی وەرشی سلێمانی بەڵام بەبێ هیچ هۆکارێک تراکیان هەڵگرت تراکەکانیان لابرد ئەوەی کەما یاریگای وەرشیانی وەرشی پێشمەرگە بوو کە لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی هەمویانەکان لێ ڕاهێنانیانەکە بەڵام ئەو یاریگاژ ئەو نەزەخت و نەلۆدی لەسەرە لە ئێستایا کەڵکی ڕاهێنانی نەماوە بەڵام بە خۆشحاڵ یاریگای کۆلژی پەروەردەی وەرشی زانکۆی سلێمانیمان لەبەردەسایە ئەو بۆ ئێمە گەورەترین ئیشتە و تیا ڕاهێنانەکەین و بەردەوامین باشە چۆن بە ماوەی هەفتەیەک تیمەکە دروست کردەوە وتوانیتان بن بە پاڵەوان کاکەوران خۆت ئاگاداری من چەندین ساڵە ینی لە بوارەکەم چەندین پاڵەوانم ئامادەیە چەندین پاڵەوانم حازرە ڕۆژانە ینی 4 فەسڵەی ساڵ ینی مانگانە ڕۆژانی مەڕاهێنانەکەین کەم بیرۆکەی هاتە پێشەوە وتیان ئەمانێ بەشداریکەین بەس وەکو ناوێک وەکو سۆڵی کە بڵێن ینی وەرشی زانکۆ ناوێکە بەشداریکە زۆریان لامە بەس بوو هەم سەرۆکی زانکۆ هەم جێگری سەرۆکی زانکۆ دکتۆر دیار دکتۆر کۆسار زۆریان بەلاوە گرنگ کە ئێمە بەشداری لەم پاڵەوانتیەکەین کە بەشداری لە پاڵەوانتیەکەمان کرد بەداخەوە خۆتە زانی یانی وەرشی پێشمەرگەی سلێمانی من چەندین ساڵ ڕاهێنەری یانی وەرشی پێشمەرگەی سلێمانی بووم
تیمێکی باشی ئامادەی بەڵام بەشداری پاڵاوانتیەکەیان نەکرد کەمە بەشداری پاڵاوانتیەکەیان نەکرد تقریبا تۆزێ لە یاریەکە لێمە قورس کرد ئەگەر ئەوان بەشداری پاڵاوانتیەکەیان بکردایە چەندین کێبڕکێ دروستە بوو بۆ نمونە یانی وەرشی پێشمەرگی سلێمانی یانی وەرشی سیروانی نوێ خاڵیان لە یەکترە برد باشە بەڵام ئەمە کە ینی وەرشی پێشمەرگە بەشداری نەکرد تۆزە ئیشەکە لەسەر ئێمە قورس بوو کێبڕکێکی بەهێز بوو ئاسانتر بوو ئێوە ئەگەر پێشمەرگە بەشداری بکردا ئاسانترەوە بۆ ئێمە چونکە لەو یاریانەی کە ئێمە چۆن بەقوەتی بەشە یاریزانەکانی ئێوە لە پێشمەرگە جیاری ناکەن پێشتر من خۆم یاریزانەکانشمان هەمان یاریزان و خۆشم ڕاهێنەر و یاریزانی پێشمەرگی سلێمانی وین بەڵام نزیکەی ساڵێکە بۆی چەند کێشەیەکەوە باشە گرێ بەستمان نوێ نەکردەوە و نزیکەی ساڵێکە ینی ئێمە بێیانەوین بەڵام لەسەر ئاستی تاکەر بەردەوام بووین و هەر ڕاهێنانمان کردووە و قورسەکەی لەوا بکە ینی وەرشی پێشمەرگە بەشداری نەکە بەڵام ڕۆژ یەکەم یانی وەرشی سیروانی بە خاڵک پێشمان کەوت ئێمە لە ڕۆژی دووەمە بە خاڵک پێشیان کەوتینەوە یەکسانمی لە ئەنجامە هاتە سەر زۆر پلە یەکەمی کە بە خۆشحاڵیەوە کچانی یانی وەرشی زانکۆی سلێمانی نۆ پلە هێنابوو یانی وەرشی سیروانی نوێ 6 پلە حەوت پلە یەکەمیان هێنابوو بەوەی مەبووینە پاڵەوانی پاڵەوان دەگومان یانی سیروان نوێژ لە کچانە ئاستێکی بەرزی هەیە و کێبڕکێکی زۆر بەهێز هەبوو لە نێوانتانە ینی کێبڕکی پاڵەوانتەکە تەنها لە بینی ئەو دویانەیە بوو لە کچانە کاکارۆ من ئیگەرم بۆ خۆدەزانی شاری سلێمانی هەم پاڵەوانەکانی هەڵبژاردێرەق لە شاری سلێمانیان یانی وەرشی سیروانی نوێ چەندین ساڵە چەندین پاڵەوانی بەهێزیە ئێمە چەندین پاڵەوانی ئامادەمانەیە کە هەم یاریزانی هەڵبژاردە عێراقن هەم بە نمونە دیێنزار خێراترین کچی کوردستان و عێراق شاجوان بارۆز خۆی پاڵەوان یارەسیانیەکانە یانی چەندین یاریزانمان کە لە شاشەکای بین چەندین یاریزانمان ئامادە بوو کە بەشداری پاڵەوان تێمان کرد کێبڕکێ هەیە بەڵام تر لە کۆتاییە ڕاستە چۆن یاریزانەکانی دەرەوەی بۆ نمونە سلێمانی هەرێمی کوردستان لەم پاڵەوانتیانە هاوکار بوون بۆ ئاسە بەرزەکەی گۆڕەپان و مەیدان و بەدەستهێنانی نازناو لای ئێوە یاسایەکیانەیە یەکێتی گۆڕەپان و مەیدانی کوردستان کە لە پاڵەوانتی کوردستانە ئەتوانی بۆ نمونە چەندین پاڵەوانی ئاستی چەندین پاڵەوان بین لە دەرەوەی هەرێم باشە ئێمەش بیرمان لەوە کردەوە کە یانێک یەک دوو پاڵەوانی هەنابوو ئێمەش بیرمان لەوە کردەوە دوو پاڵەوانی باش بین کە پاڵەوان دوو پاڵەوانی شاری لە ڕۆژهەڵات شاری سنەی خۆشەویستوان هێنا بەشداریمان پێکرد و ئاستێکی زوو نمونەیان پێشکەش کرد و بێت لەوەی بنێ باسی ئەوکەم بێزگە لەوش کە ئێمە کە پلەیەکەمین پاڵەوانتەکان بەدەستهێنا هاوکات دوو ژمارە پیاوانیشمان تۆمار کرد لە یاریەکانی 400 مەتری بەربەست و هەم ئەوانەی تۆماریان کردم ژمارە پیاوانی کەژان ڕۆستەم و دیێنزار هەر لای ئێوە بەڵێ ژمارەکانیان چەندە پێشتر چەند بوو چەندێک جیاوازەکە هەبوو چەند ساڵێکە خۆتەزانی پاڵەوانتەکان ڕێک ناخرێ یاخود کەمە وەی خۆی کاکارانی ئێمە وەکو ڕاهێنان ئەنی ئێمە لە ئەمەدەکاری گشتیان ینی خۆمان حازرەکەین بۆ مانگی 4 و مانگی 5 پاڵەوانەتی عەرەبیمان هەیە کە پاڵەوان دیێنزار حازرەکەم بۆ پاڵەوانتی ئینشاءالله ینی وای ڕابین و کە بتوانە بێ بە خێراترین کچی عەرەب و ژمارە پیاوانی عەرەبیش بشکێنێ پاڵەوانتێکی خوار 23 ساڵە بۆ ئەوە خۆمان حازرەکەینەوە شاجوان و سەرجەم یاریزانەکان لە ئەمەدەکاری گشتیان ئەگەر لە ئەمەدەکاری گشتی نەبووایە و ئەو کەش و هەوای ڕۆژی پاڵەوانەتی کە بایەکی بەهێز و باوەرانێکی بەهێز بوو ئەمە وای کرد هەنێ ژمارەکان دابەزن بەڵام بە خۆشحاڵی ئێمە دوو ژمارە پیاوانیمان تۆمار کرد هەم لە یاری 400 متر بەربەست و هەم لە یاری ئەم ژمارانە چیت پێڵێ وەکو ڕاهێنەرێک کە چەندین ساڵە مەشق دەیتەوە بە یاریزانان بە تایبەتی لە کچانە ئەم ژمارانە چی هیوایەکیان لەسەر هەڵەچنی لەسەر ئاستی عێراق و بە دەرەوەی عێراقیش کاکەروان ڕاهێنەر ئیش لەسەر چێکە ئیش لەسەر تەوقیت سانتیم ئیش لەسەر کاتژمێرەکەی دەستێکات یعنی کە ڕۆژانەی مەتەدری بکەین هەموو ڕۆژە ڕاهێنان کە ڕاهێنان کە کەیشتە پاڵەوانەتێک کە ژمارەیەک تۆمارەکە یانێ ڕەنجی ماندووبوونەکەی خۆتەی چنیتەوە ئەمە ئەومان پێڵەکان پاڵەوانە دایمە لە بەرەو پێشوونان دایمە لە سەرکەوتنان بۆ پاڵەوانتێ بەهێزەکان بۆ پاڵەوانتی ئەقلیمی دەوڵەتیەکان بە باشترین شێوە ئامادە بن ئینشاءالله پشتیوان بەخواگەر هاوکارمان بن هەم لەسەر ئاستی تاک و هەم لەسەر ئاستی یانی وەرشی زانکۆی سلێمانی کە ئێستا پاڵەوانی کوردستانی ئینشاءالله هەنگاو بۆنین بین بە پاڵەوانی عێراق و نازاوەکانی عێراقیش بۆ خۆمان بینەوە شاری سلێمانی ینی بەم ئاستەی ئەم جارەتان لە عێراقا تەسەووڕێکی هەمان ئەنجام دووبارەکەنەوە یەک تۆز فەرقی هەیە پاڵەوانتی کوردستان لەگەڵ پاڵەوانتی عێراق لە پاڵەوانتی کوردستانە یەک یاریزان بۆی هەیە یاریکە بەڵام لە پاڵەوانتی عێراقا هەست فعالەتێک هەر یاریێک بۆ نمونە یاری 100 متر یا یاری بازی بەرز ئەتوانێت دوو یاریزان بەناوی یانێک بخەیتە ناوەوە تۆز ئێمە لە ئێستایا یاریزانەکانمان ینی ئەوەندە نین ینی کەمن لەوانێ بۆ ئەگەری کە یانەکانی کە یاریزانیان زۆرە بۆ ئەگەرە لێمان بەرنەوە بەڵام بەم ئەنجام بەم ئاستی ئێستەوە کە بچینە پاڵەوانتی عێراق بەدڵنیایی لە سێ مەرکەزی یەکەم دووەم سێم ناچینە سەرتر باشم ئەم ئەنجامانە بەدەست هاتۆ بۆ یانی زانکۆی سلێمانی سەرۆکی زانکۆ کە سەرۆکی یانەکەشە پێشوازی لە ئێوە کرد چه هیوایەکتان هەیە کە لێرە بە تەواوەتی کێشەکانتان چارەسەر بێ
و هاوکار و هەماهەنگ بن لەگەڵتانە بۆ یاریزانی دیکەش دروستکەن تەنها یاریزانانە نەبێ. کاروان ئێمە پێش چەند ڕۆژێک بانکراین هەم دەستخۆشی کراین هەم تەکریم لە پای ئەنجامەکە و لە پای ماندووبوون یاریزانەکان بە خۆشحاڵی و سەرۆکی زانکۆی سلێمانی بەڕێز دکتۆر کۆسار هەم جێگرەکەی بەڕێز دکتۆر دیار پانگەشتیان کردی چوونە ناو زانکۆی سلێمانی و پێشوازێکی زۆر گەرم چ لە خۆم و چ لە پاڵەوانە کچەکان کراو و بەڵێنی هەموو شتێکیشیان پێیاوین کە پاڵپشتمانە بن کە هەموو کات هاوکارمانە بن ئەوەی کە بکرێ لە توانانە بۆ ئێمە یەکەن و ئەمێ باسی شتێکەشکەم پرسیارەکەی دوم بیر نەچێتەوە من لێرە خۆم بە خۆشحاڵە زانم کە تۆ یانەیەکی نوێ کە ئیشتە ناویانەیەکی نوێ ئێمە وەکو یانی وەرشی زانکۆی سلێمانی یەکەم تیمین کە بەشداری پاڵەوانتیمان کردەوە لە پاڵەوانتێکەشا پلەی یەکەمان بەدەستێناوە ئەم کاسە ئەم ئەنجامە ئەم میدالیایە لە ئەرشیفی یانەکە ئامێنێتەوە لەوانە دوای دەیان ساڵی کە ینی یەکەم کاس کە بۆ یانی وەرشی زانکۆ هاتووە لە سەردەسی ڕایەنەر و کچە پاڵەوانەکانی وەک یانی وەرشی زانکۆی سلێمانی بەدەستداوە ئێمە ئیدارە نوێشی کە بەدڵنیایی ئێمە وەکو ئیدارە چ سەرۆکی یانەکە چ جێگرەکەی چ سەپەرشتاری تیپەکەمان بیرمان نەچێ بەڕێز دکتۆرەشنەوە زاهیر ئەندەمانی دەستەی کارهێڕی دکتۆرە ئاوا عومەر فەتاح ینی ئەمانە هەمووی هاوکارمان بوون هەمووی لەگەڵمان نابوون ئێمە دوو ئامانجمانەیە لە یانی وەرشی زانکۆ یەکەم تیپێک و یا تیمێکمان هەیە بەشداری کێبڕکەکانی هەم کوردستان و هەم عێراق بکەین و بەتەمای پرۆژەیەکی کەشینەوە لە بەرنامانە ئیشی بۆکەین گەورەترین خوێندنگای گەورەترین یان مەدرسەی گۆڕەپان و مەیدان دروستکەین لە شاری سلێمانی کە گەورەترین مەدرسە لە ئاستی کوردستان و عێراقدا ئیش لەسەر ئەوەکەین چونکە ئێمە یاریگامان هەیە ئەدەواتمان هەیە پێویستیمان هەیە هەم لەگەڵ ئەوەشە ئەو هەموو دکتۆر و مامۆسا و ئوستادی جامیعە زۆر ینی ئێمە ئەتوانین سوود لە هەرمیان وەرگنی هەموو ینی هاوکارمان من ئەتوانین لە کۆتایە بتوانین کە خەونێکی چەندین ساڵە هەر نەگەری کوردستان و سلێمانی خەونی چەندین ساڵی کە هەر وڵاتی عێراقەیەکە هەتا ئێستا پاڵەوانێکی ئۆڵۆمپیمان نییە بتوانین بە هاوکاری هەموو لایەک و بە هاوکاری ئەو مکادرە بەڕێز و خۆشەویستی ناو زانکۆی سلێمانی بتوانین پاڵەوان بۆ ئاسە بەرزەکان بۆ 4 ساڵ تۆ پلانێکی درێژخایان دابنی بۆ دروستکردنی یاریزانێک لە ئۆڵۆمپیادا بەشداریکە کاکاروان ئەمە لە زانکۆی سلێمانیە ئەبینیتەوە ینی تەسەورکە ینی پاڵەوانی ئۆڵۆمپی هەروە شتێکی ئاسان نییە لە وڵاتان لە تەمەنێکی زۆر منداڵیەوە ینی هەموو شتێک فەرهەم کراوە بۆیان هەموو شتێکیان لە بەردەسایە ستێپ بای ستێپ بەڕۆن لە مناڵیەوە هێنن بە چەندین تێست و اختیبارات تێپەڕێت تا بزان ئەم مناڵ لە چ یاریەکە باشە بەڵام ئەوەی جێی خۆشحاڵی منە ینی لە زانکۆی سلێمانی هەموو ئەدەوات و پێداویستەکان بەرجەستەیە بەس ئەوە ماوە ئێمەتر وردە ئیش لەسەرەوە بکەین پلانێکی درێژوەختەمان هەبێ بتوانین ئیش لەسەر بەرنامە بکەین کە پاڵەوان دروستکەین هەر بۆ کوردستان و بۆ عێراق و بۆ پاڵەوانەتی عەرەب و ئاسیاینا بڕۆین بەرزتر بڕوانین ئینشاءڵڵا خواتە من بە ئینشاءڵڵا باوکاری هەموو لایەک بەتەمای ئەو بەرنامەیە باشە ئەو بەرنامەیە بێگومان ئێستا یاریزانانەی کە هاتوون بەلای ئێوە لەوانەیە کەمیان تێستیان بۆ کرابێ کە کوالیتی ئەم وەرزشکارە بۆ چی یاریە گونجاوە لە یاریەکەی خۆیان بینیوتەوە ئەنجامیشان بەدەستهێناوە بەڵام لەسەر ئاستی دەرەوەی عێراق هەمیشە خۆشتان بەشداریتان لەسەر ئاستی ئاسیا ئەو ئەنجامان بەدەست نەهاتون کە دڵخۆشکەر بن ئێستا ئێوە هەنگاوەکەتان لەکوێوە دەست پێکەن چۆن لە قوتابخانەکان چۆن منداڵە بینن کە بچن ئەم تێستایان پێ بکەن ئەم یاریزانە لە سەرەتاوە تایبەتمەندێتی بۆ دیاری بکرێن بەدڵنیایی گۆڕەپان و مەیدان یانێگە بڵێن یاریێکی نامۆیە هەم لە عێراق و هەم لە کوردستان تقریبا یاریێکی نامۆیە لە چاو تۆپی پێ و یاریەکانیکە کە تۆ مەدرسەیەک یا فێرگەیەک دانیت لەوانەیە کەم یاریزان ڕوود لێ بکە ئێمە بێت هەنگاویەکەمان یاریەکە بە هەموو کەس بناسیین بە تایبەتی ئەو جیلە تازای و منداڵانی کە حەزیان بە ورشە وەرزش هەر پێک ناتوە لە تۆپی پێک ناتوە هەنێ یاری ینی یاری تاگەکان ئەتوانین تۆ ئەنجام بۆ خۆت بێنی سەر تۆ یاریزانێک کە ڕاکە یاریزانێک کە بازایە هەتا ئەڵێ پاڵەوانی 100 مەتریالە پاڵەوانی یەک باس فلانە کەس بوو دوای یانەکەی بوو یا لە وڵاتەکەی بوو یان لە هەموو یاریە فەردیەکان وایە ئێمە کە هەنگاوی یەکەم توانیمان ئەم ئاشنایە دروست بکەین دوای ئەوە فێرخواز کە هات فێرخواز کە ئێمە بتوانین دروستیان بکەین و وردە تێستیان بکەین لا ئێمە شتێکی ئەوهانێ بڵێ ئەم یاریزانە بۆ نمونە هەنێ فەحسادەیەکی بزانی خڕۆکەی سووری هەیە خڕۆکەی سپی هەیە بۆ شتێک گونجاوە ئەوەی کە ئیکا ڕاهێنەر بە چاوێتی بە مێشکی خۆیەتی لە یاریگا و هەڵێ بژێرە وردە لەگەڵ یا خەریکە لە دامەزراوەیەکی و کوزانکۆی ئەم کارە ئاسانترە لە بەر کۆلێژەکانی پزیشکی وانە هەماهەنگ بۆیە من پێشت کەوتم کە فێرگەیەکی ئەوە بۆ ئاسی ئۆڵۆمپی کە ئێمە لە زانکۆی سلێمانین کە یاریگا و کە ئەدەوات و کە هەموو کادر و دکتۆرە بەڕێزە و شارەزایمان لەگەڵایە ئەتوانین خۆنەکەین بەڕاستی ئینشاءڵڵا باشە من پێشەوەی کۆتایی بێنم ئەمەوێ دواپەیامی خۆت وەکو ڕاهێنەرێک وەکو پاڵەوانی کوردستان لە کشانە چ پەیامێکت هەیە هەم بۆ یانەکەت کە بۆی کێشەکانتان
کۆتایی پێ بێکە لە پێشترا چەندین یاریزانی گۆڕەپان و مەیدان هەیە بێیانەن بێ هاوکاری مادین لەوانەیە خۆشتان ئێوەش خۆبەخش بن بۆی ئەم وەرزشە باشتر بێەوە چ بەڵێنێکە دەی بۆ پێشخستنی ئاستی گۆڕەپان و مەیدان بە تایبەتی لە کچان و لە یانەکەی خۆتە کاکارۆ من بیرم نەچیانی ماوەی چەندی ساڵ ڕاهێنەریانی وەشی پێشمەرگەی سلێمانی و ئەم ساڵ کە لە مانگی یەکوازم لایانی وەشی پێشمەرگەی هێناوە لەگەڵ یانە ڕێنەکەوتین لەسەر گرێبەست و هەنێک ئیشوکار من وەکو یانی وەرشی ئاشوور لە پاڵەوانتی مانگی سێ بەشداریمان کرد یاریمان بۆ ینی وەرشی ئاشوور کرد بۆ یەکەم جاریانی وەرشی ئاشوورمان کرد بە یەکەمی عێراق کەم نازناوە لە پێشمەرگەی سلێمانی وەرگیرایەوە بەداخەوە ینی وەکو یانێ دوای ئەوە هەر لەم ساڵە وەکو ڕاهێنەر ینی وەرشی چەمچەما و توانین بەشداری لە پاڵەوانتی کوردستان کە لاسی لاوانە پلەی سێم بەدەست بێنین و کۆتا پاڵەوانتیش ئەم پاڵەوانتی بکە بەڕێستان ئاگادار پلەیەکەیمان بەدەستێنا ئێمە بەڵێنمان پێدراوە لە یانەیەکی نوێیان لە یانێکی ئەکادیمیاین هەموو شتێک ئامادەی هەموو شتێکمان لە بەردەسایە بەڵێنی هەموو شتێکیان پێیاوین ئینشاءالله هەوڵ و ماندووبوونی خۆمانیەوە زیاتر خۆمان ماندووکەین زیاتر خۆمان هیلاکەین حکومەتیش بێتە سەرخە دەستگا فەرمیەکان دەستگا وەرشەکان بێنە سەرخە هاوکارمان بن هەرچەنە لە هەنێ ڕووی هاوکارون بەڵام ئەبێت زیاتر پێویستمان بە پاڵپشتێ زیاتر پێویستمان بە هاوکاری ئەم یاریزانە کە تۆی بینی ساڵ 12 مانگ لە یاریگایەکە تەدریب بکەن پێویستیان بە کەمپی مەشق پێویستیان هەیە بچن لە وڵاتان کەمپی مەشق بینن لە وڵاتان چەندین هەفتە چەندین مانگ ڕاهێنان ئەنجام بن هەموو یاریزانە دنیای وایە ئەمە کەچنە بەشداری پاڵەوانتی عەرەب و ئاسیایەکەین بۆ منە متەخەبێکی وەکو سعودیە مانگی پێشەوە لە فەڕەنسا بوو لە ئەڵمانیا مەعسکەری کردو بەڵام ئێمە هەر جگە لە سلێمانی و شارەکانی عێراق وڵاتی کە نابینین ئەو هاوکاریە بکرێ بە دڵنیای ئێمە طموحیەوەمان هەیە زۆر ئینشاءالله زۆر بەرزتر بڕۆین سپاس هەڕۆن زەرقادر ڕاهێنەری زانکۆی سلێمانی بۆ کچان پاڵەوانی گۆڕەپان و مەیدانی کوردستان زۆر